لناو بنای گەورە لەناو ژووری گەورە ناو هۆڵی گەورە ئەم فایلان دەبینن ئەمانە ئێستا لەم میمۆریە لەم فلاشەیە ئەمەیە کە سیستەمی ئەلکترۆنی ئێستا زۆر ئاسان بوو کارەکە لە بۆمە ئاسان بوو لە بۆ هاوڵاتیانش ئاسان بووە هەر وەختێک بمانێت بگەڕێنەوە بۆ دۆسێ هەر هاوڵاتیەک چەند چرکێکی دەوێت بە ئاسانی دەگەین پێ سیستەمی نوێ بەڵێ بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە سیستەمێکی لەم شێوە دابمەزێت و مۆڵەتی ئەلکترۆنی لەسەر کارتێکی زیرەک دروست بکرێت. ئێستا بە سیستەمی نوێ زۆر پێشکەوت و ئالام تاخیر نابیت و بە زووترین کات بە سەعاتێک و چارێک شتەکە تەواو دەبیت. دەگوترا جاران گەرخواز هاتووە لێرە مۆڵەتی شۆفێر دەبینێت جاران ڕابردوو وتێتی سوکانەکە چۆن ڕاگرم برێککە لەکوێیە لەم ڕاهێنانە شۆفێرێکی باش دروست دەکرێت. دەوەی نووسینگەی دەکەوت دەگەڕێتەوە ئێرە سەتانوهەت یۆها ناجار دەبێت. لە ماوەی ڕابردوو هاوڵاتیان نیگەران بوون ماندوو دەبوون بەدەست دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بەهۆی ئەوەی کە ڕێکارەکان زۆر بوون کاتی دەویست و شێوازی ڕاپەڕاندنی کارەکانش ئەلکترۆنی نەبوو دەستی بوو. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ بە سەرپەرشتی و بە پاڵپشتی سەرۆکوەزیران ئەم سیستەمەی داهێنا سیستەمی نوێی مۆڵەتی شۆفێری کە سیستەمێکی کە ئەم مۆڵەتێکی ئەلکترۆنیە بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە سیستەمێکی لەم شێوە دابمەزێت و مۆڵەتی ئەلکترۆنی لەسەر کارتێکی زیرەک دروست بکرێت. لەم بەرنامەیە وردەکاری ئەم گۆڕانکاری و هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستانتان بۆ باز دەکەین کە بۆ جێگەی دڵخۆشی هاوڵاتیان وای کرد لە کەمترین کات هاوڵاتی مامەڵەکانی ڕاپەڕێنێت و ئەم کارتە جگەلەوەی کە کوالیتی نەبوو جگەلەوەی کە ساختە دەکرا و ڕێکاری زۆری هەبوو ئەمڕۆ لە سایەی ئەم بڕیار و ئەم پرۆژە ئەو هەنگاوانە ئەم کارتە نوێیە ئەلکترۆنیە دەرات و ئەمە تایبەتمەندی بەرزی هەیە لە کوالیتی لەوەی کە ساختە ناکرێت تەڕ نابێت تێک ناچێت. لەم بەرنامە بە شێوەیەکی ورد بە دۆداچوون دەکەین ئەم بڕیارە سەرۆکوەزیران ئەم هەنگاوی وەزارەتی ناوەخۆ چەندە کاریگەری هەبوو لەسەر کار ئاسانی هاوڵات بۆ هاوڵاتیان خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان لەوەی کە حکوومەتێکی ئەلکترۆنی بنیاد بنێن بۆ ئەوەی چ بکەین هاوڵاتیان بحەسێنەوە ئیدی حکوومەت هەنگاویدا. یەکێک لە کارەگرنگەکانی ئەم سیستەمە ئەوە بوو کە دەستنووس نەما ئەم کاغزە کە تەبع دەکرا پێشتر لە شێوەی مۆڵەتێکی بێکوالیتی ئەمانە نەما ئەوە تا پێنیشاندێن لەم ژوورە با بزانین چی گۆڕی ئەم فایل و دۆسیانە کە پێشتر بە هەفتە دەبە هاوڵاتێکە بەهات بە ڕێکاری بگرت با بەر بۆ دەرهێنانی مۆڵەت یان نوێکردنەوەی لەم بەرنامەوە تا پێنیشاندێن لە کاتژمێری نیوێک ئەم مۆڵەتەی دەردێنی بەبێ ئەوەی ئەم ڕێکارانە بگرێ بەر پێشتر و زاران بەراورد دەکەن چی گۆڕی. کاگەلانەوەی کە دەبینی ئەوە سەزدی ساڵی نۆڵتەکان و هەشتایەکان 2000ەکانە پێشتر بەو شێوەیە بوو کە یەکێک ئیجازەی دەردەهینە یاخود ئیجازەی نوێ دەکردەوە سزدەمان دەکردەوە سەرەتا
لێرە دووبارە تۆمارمان دەکردەوە کە ئێستا مەسەلا ئەوە لێرە پیشانتەدا جارێک نوێی کردی تۆ یاخود دەبە ئەوە بێ دەفتەری ژمارە چەندەوە بەڵێ ئەوە هەر یەک خۆی یەک هەبوو دەفتەر وەنیە یەک ئەوە ژمارە 500 هەر بە جێرێ ژمارەی مۆڵەتەکە سزدەکەمان دەدیتەوە لێرە سزدەکەمان دەکردەوە و لاپەڕی خۆیمان هەڵدەدایەوە یەکەم کارەوە بوو کە لێرە تۆماری بکەین و دووبارە کە نوێی کردیتەوە ئێستا کەەوەی دەبینن ئەوە چەند جارێک نوێی کردێتەوە ئەوە ئەو دۆسیانە زۆر لە سەرەما کۆمەڵ دەبوو ڕۆتینی زۆر تێدا بوو ئێستاوە بەشێکی گچکە بوو لە نوێکردنەوەی لە بەستەمی قەدیم. تاکومانجی هەشتی ساڵی 2022 ئەمە کارمان لەسەر ئەو سزلانە بوو هەر سزلە 400 زیاتر ناوی تێدا بوو کە ناوی هاوڵاتیان لە ناوی تۆمار کرابووانەی کە مۆڵەتیان دەرهێنا بوویان خودداوانەی کە مۆڵەتیان نوێ کردبووە بەڵام لە پاش 2022 هەش کارمان بەو سزلانە نەما ئیشمان بە سیستەمی نوێ کرد سەبارەت بە سیستەمی نوێ ئەوە بوو کە لە کۆڵ ئەو سزلانە بووینەوە کارمان بە کۆمپیوتەر کرد هەموو کارەکان لەسەر کۆمپیوتەر دەڕوات و لە باتی ئەو سزلانە لە ناو سێرڤەر معلوماتەکان خەزم کراوە بۆ ئێمە کار ئاسانیەکی یەکجار زۆرە. بەڕێزانەوەی کە دەیبینن ئەوە سزلی ژمارەیەکە یەکەم سزلەکە لە هاتوچۆی هەولێر کرایتەوە لە ساڵی 60ەکان ئەگەر تەمەشاکەین ئێستا ئەوە هاوڵاتیە لەوانەیە ئەمری خۆی کردبی لە ساڵی 61 مۆڵەتەکەی دەرهێناوە پاشەوەی کە لە ئینتیفازە بەشێک لە دۆسیەکان سوتا توانیمان نوێیکەینەوە کە دەهاتن مۆڵەتەکەیان دەهێنا و دووبارە سزلی نوێمان بۆیان دادەنا و تۆمارمان دەکردەوە. ئەمە جیاوازی ئەمە ئەمڕۆیە ئەمە دوێنەیە ئەمە جیاوازی چییە؟ جیاوازی بڕیار و هەنگاوەکانی سەرۆک وەزیران لە کابینەی نۆ چۆ خزمەتی هاوڵاتیانیان کرد لە ماوەی ڕابردوو ئەمە پێم وتن ئەمە ڕابردووە ئەمە ئێستایە جاران ئەم کاروباری هاوڵاتیان کە ڕایی دەکرا مۆڵەتە دەردەهات بە دەیان هەزار سەدان هەزار ئەم فایلانە لە چەندین ژوور کۆ دەکرانەوە هەڵدەگیران چوار کۆگای هۆڵی لەم شێوەیە پڕ دەکە لەم فایلانە ئەم بڕیارە بۆ هۆکاری چێ سەدان هەزار فایل کە لە چوار هۆڵی گەورە کەمە شوێنی گرتووە باشە لەم بەڕێبەراتیانە ئێستا دوای بڕیاری سەرۆک وەزیران لەم میمۆریەیە لەم فلاشەیە زانە کاریگەری بڕیارەکان و هەنگاو و هەوڵەکانی سەرۆک وەزیران لە کابینەی نۆ بۆ هۆکاری چێ سەدان هەزار فایل لە ناو بینای گەورە لە ناو ژووری گەورە ناو هۆڵی گەورە ئەم فایلان دەبینن ئەمانە ئێستا لەم میمۆریە لەم فلاشەیە ئەمەیە کە سیستەمی ئەلکترۆنی ئەمەیە کە دەستکەوتی هەرە گەورەی کابینەی حکوومەتی کوردستان یەکێک لە کارەگرنگەکان وای لێهات لە فلاشێک لە میمۆریەک هەڵگیرێت ئێستا پێتان دەڵێم پێشتر چی کرا ئێستا چی کرا لە ڕایکردنی کاروباری هاوڵاتیان. ئەو دەولەی کە دەیبینن ئەوە ژمارەی سزلەکانە و ڕقەمی سزلەکانە ئاخر ژمارەی سزلمان 950 و کە مانجی 2022 کۆتاییمان پێهێنا ئەوەش دەتوانین ئاماژەی پێ بکەینەوە کۆتا مۆڵەتە کە لەو سزلە بۆ سیستەمە داخل کراوە کاتێک کە هاوڵاتیەک دەهات بۆ ئیجازە نوێکردنەوە سەرەتا داهاتین لەو ژمارە زۆرەی کە دەیبینن لە پێشتان عینەکە کشمان لە چاو دەکرد تاکو ژمارەی سزلەکە ببینینەوە کە ژمارەی سزلەکەمان دەدیتەوە دەچینە ناو دۆسیەکان ژمارەی سزلەکەمان هەڵدەدایەوە ناوەکەیمان تۆمار دەکرد زۆر جارش هەبوو هەموو نووسینەکان بەدەست بوو زۆر جارش هەبوو لە ناوەکان غەڵەتمان دەکرد یاخود بە شێوەی ئەوها دەنووسرا کە زۆر بە ناشرینی دەنووسرا لێ تێنە دەگەیشتن بەڵام ئێستا زۆر بە جوانی دەنووسرێ بە کۆمپیوتەر دەنووسرێتەوە زۆر وازەحات زۆر پێشکەوتووە دەتوانین ئەو مۆڵەتە لە دەرۆژ بەکاری بێنن زۆر بەستەمی ئەڵمانیە و بە شێوازی مۆڵەتی ئەڵمانی دروستکراوە زۆر پێشکەوتووە زۆر شکلەکەی ڕێکە
و بە ئاسانی شتێک ناچێ لەگەڵ کابینەی نوێ ئەو سیستەما کە دامەزران کار ئاسانیی یەکجار زۆر بوو هەم لە بۆ ئێمە هەم لە بۆ هاوڵاتیان ئێستا کە ببینن زۆر بە ئیسراحەت دادەنشن بە ماوەی کاتژمێرێک مۆڵەتەکەیان نوێ دەبێتەوە بەڵام پێشتر کاتێک کە ئیجازیان بەسەر دەچوو تووشی دەردەسەری دەبوون کە داهاتنە ئێرە دەبا یەک هەفتە موعیدیان وەرگرتبە لە پاشان دەچوون لە هیلال ئەحمەر فەحسی چاویان دەکرد لەوێش زۆر قەرەباڵغ بوو سیستەمێکی ئەوها نەبوو خەڵکەکە دەچوو جاروە هەبوو لەبەر باران ڕادۆستا لەبەر ڕۆژەکە ڕادۆستا بەڵام ئێستا زۆر پێشکەوتوە دەتوانین شانازی پێوە بکەین لەگەڵ کابینە نوێیە شتی زۆر نوێ هاتووە ئەمە کابینەی نوێ بەشێکە لە نوێ کارێکەیەمە کە باسی مۆڵەت دەکەین بەشێکی زۆر گچکەیە لە کارەکانی خەڵکی زۆر ڕازیە کە دێنە ئێرە کاتژمێرێک مۆڵەتەکەی خۆیان نوێ دەکەنەوە لەو کاتژمێرە هیچ بێزار نابن لە جێیەکی فێنک دادەنشن باران لیان نادا زۆر چاوەڕێ ناکەن لەسەر کورسی خۆیان دادەنشن بە پاو ڕناوەستن و قەرەباڵغ و پاڵەپۆستۆ نییە ناویان دەخێنرێتەوە دێن ئیمزایەکەی دەکەن و ئیجازەکەی خۆیان وەردەگرنەوە زۆر بە مرتاحی بەڵام پێشتر تاکو مۆڵەتەکەیان وەردەکردەوە کارێکی زۆری پێدەچوو لەوانەیە بە 15 ڕۆژ تاوا نەدەبا و کە مۆڵەتەکان وەردەگرتووە زۆرش تووڕە دەبوو لەبەرەوەی ئەوەندە پاڵەپەستۆ لە سەریان بوو ئەوەندە زەحمەتیان دەچێشە هەتا بەس مۆڵەتەکەیان نوێوێتەوە بەڵام ئێستا کە مۆڵەتیان بەسەر دەچێت زۆر فکریری ناکەنەوە لەبەرەوەی دێن بەلا ئیجازات دادێن بە سەعاتێک ئیجازەکان نوێ دەکەنەوە و دەڕۆنەوە. سەرۆک وەزیران لە ڕێگەی وەزارەتی ناوەخۆ ئەمە کۆمەڵێک پرۆژە گرنگ دانران بۆ خزمەتکردنی هاوڵاتی و خزمەتگوزاری جاران ئەگەر هاوڵاتیەک بیویست بە مۆڵەتەکەی نوێ کاتەوە هیچ بکەونە مۆڵەتەکەم جارە کە 2028 ئەم مۆڵەتە ئەمەی پێشترە شێوەی ناشرن و بێ کوالیتی ئیدی ئەمەش لە کاتی خۆی خزمەتی خۆی کردووە بەڵام جاران 15 ڕۆژ دەبا هاوڵاتیەکە بێت ئەگەر من بمویست بە بێم ئەمە نوێکەمەوە 15 ڕۆژی دەویست یەک لە دەستکەوتە هەرە گرنگەکە حکوومەت هەرێم کوردستان بە پاڵپچی سەرۆک وەزیران ئەم دیاردەی نەهێشت ئەم جۆرە کارکردنەی نەهێشت ئەمە نەما ئەم سزل و دۆسیانە نەمان کە ئەمە کاتی دەویست دووبارە ئەو کەسە داهاتەوە ناو بەڕێبەراتی ئەمە پشکنی چاو سڕێی بگرە ئەو هەموو مامەڵە و ڕێکا و ڕسم گرتن دەبوات تۆ بچی لە کەسێک بپارڕێواتە ئیزدیحام بۆ سەرەت دەگرت نۆرەت دەگرت ڕسمی کابرا ڕسمی دەگردی دەبا دەمەک چاوەڕێکەی چەند کات دەویست تاخیر دەبووی ئەتە وێنەگرەکە ڕسمەکەی ئەدایەوە دەبا زۆر سوپاسشی بکەی مەمنونیشی بی بداتەوە داهات ئێرە دووبارە ئەم هەمووزێک خەلەک هەبە هەڵک هەبە دووبارە دەست پێ بکەوە حکوومەتی هەرێم ئەم هەموو سزل و دۆسیە و ئەوەی دەبین نەیهێشت لە ڕێگەی سیستەمی مۆڵەتی ئەلکترۆنی هەمووی کرد بە دیجیتەڵی بە ئەلکترۆنی بە سیستەم ئێستا هاوڵاتەکە زۆر بە ئارامی بە ئاسانی لە ماوەی 15 ڕۆژ کارەکەی تاوا دەبوو ئێستا لە ماوەی 1 ڕۆژ هاوڵاتەکە دێت ئەم مۆڵەتە کۆنە نوێ دەکاتەوە کە جاران 15 ڕۆژی دەویست ئێستا حکوومەت هەرێمی کوردستان چیکە لە کابینەوە کردی بە کاتژمێرێک لێک کاتژمێر هاوڵاتەکە دێت لەبەر ئەم دەم لە زستان گەرمی لە هاوین فێنچی شوێنی دانیشتن حەوانەوە حەسانەوە هەیە خزمەت دەکرێت لە شوێنی خۆشی ڕسمی ئەجورێت ئەم داتایە داخل دەکرێت ئەم زانایە داخل دەکرێت ئەم هاوڵاتیە چ ئەرکێکی لەسەکەم بۆەوە بینە پێشچوی خۆن ئەوانەی کە بینیانە پێشتر چ مادی بوونێکەکەم بۆەوە باشە ئەوەی باسمان کرد کاک عەقیل باسی ئەوەش دەکات ئەو هەموو دۆسیە و ئەو هەموو ژوورە داژی کراوە بۆم فایل و دۆسیانە چی لێ هات ئەو ئێستا بەو میمۆری دەستی ئاماژە پێ دەکات ئێستا کە ئەو سیستەمە نوێ هاتووە لە کابینەی نوێ لە 2022 ئەمە کارمان لەسەری کردووە ئەو هەموو دۆسیە دەبین لە چەند میمۆریەکیەوە و چەند هاردێک هەمومان چێکردێتەوە هەری ڕەنگە چەند سەعاتێک بۆتە یەک کلیک ئێستا بڵێ بۆ گەڕانەوە بۆ ئەو دۆسیانە زۆر ئاسانە تەنها ناوەکەی ناوی سیانی لێ دەدەین دۆسیەکەمان بە کاملی لە بۆ دەردەچی هیچ معلوماتێکمان بوێت چی هەبێت بە ئاسانی دێتە پێشمان جاروە هەبوو لە ناو فەردەکان دەگەڕان لە بۆەوەی کە دۆسیەک ببینەوە بەڵام ئێستا زۆر ئاسان بوو کارەکە لە بۆمە ئاسان بووە لە بۆ هاوڵاتیانش ئاسان بووە هەر وەختێک بمانێت بگەڕێنەوە بۆ دۆسیە هەر هاوڵاتیەک
چەند چرکێکی دەوێت بە ئاسانی دەگەین پێ. لە سیستەمی نوێ. بەڵێ. برنامه ئێستا زۆر ئاسانکاری کراوە هاوڵاتیان. پێشان کە دەهات اینجا زەمان دەردەینا فەحسی چاو لە سێتاقامان دەکرد دوای دەچوونە سەرەی کەرکووک. لە سەرەی کەرکووک ئەوجا معاملاتمان دەکرد زۆر تاخیر دەبوو. بەڵام ئێستا بە سیستەمی نوێ زۆر پێشکەوت و ئالەم تاخیر نابیت و بە زووترین کات بە سەعەتێک و چوارێک شتەکە تەواو دەبیتن. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی برا گەورەی کە ئەو بەرنامەی تەشخیصکردن و هاوڵاتیان و کارئاسانی دام و دەستگای حکوومەت و ئەو بینا و کارەبا و بەردەوام شتیوا زۆر سوپاسی دەکرێت. ئێمە هاوڵاتێکمان لەگەڵا ئەم ئافرەتە بەڕێزە خەڵکی شاری هەولێر. ئەم بەیانێ هاتوتە بەشی مۆڵەت با بزانین ئەو چ قسەی هەیە لەسەر ئەو هەنگاوە و ئەو پرۆژەی سەرۆک وەزیران مەسعود بارزانی بۆ بە ئەلیکترۆنیکردنی ئەم مۆڵەتە و تایبەتمەندەکان. دەستخۆشیان لێ دەکەین دەستخۆشی لە کابینەی نۆ دەکەین تانیم لە کەمتر لە ساعاتێک ئینجازەکەی خۆم دەرینم هەم دژە ئاوا زۆر کواڵێتی بەرزە و هەم لە کەمترین کات توانیان یعنی کاروباری من بەڕێوە ببن. ئەوەی زارانەوە بوو ئەمەی پێشترا باشە ئەمە مۆڵەتی خۆمە پێشتەنیم نەکردەوە ئەمە جاران بەم شێوەیە بوو کاغزەکە تەبعکرایە کوالیتی نییە هیچ کوالیتی نەبووە. ئەمە ئێستاە ئەمە نامانە ناوەکە دەرچێت ئەمە ستانداردە ئەمە جیهانیە ئەم کارتە کوالیتێکی بەرزی هەیە دەرهاتوو باشە کاتژمێر چەند هاتی چەند تەواو نۆ ینی پێش دە و نیو تاوا بووم. چ قسەت هەیە لەسەر ئەو هەوڵ و هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری هاتووە بەگشتی پێشکەوتنێکی باشی بەخۆی بینی بۆ خزمەتی هاوڵاتیان دەستخۆشیان لێ دەکەم و زۆر بەڕێزن کارمەندەکانیان هەموویان باشە تەنها پشکنینی چاونە بیتن کاتێکی زۆری دەویست ئەنی ڕۆژی پێشتر هاتیمە پشکنینی چاوم کردی هەتا بێم ئەوڕۆکە ئەوم لە بۆ تاوا بیتن. چ قسەت هەیە لە حکوومەت کە وا بەخەمر لە هاوڵاتیان دەستخۆشیانە دەکەم دەستخۆش لە کابینەی نۆ دەکەم. لە کابینەینەوە ڕێنمایی زۆر باش دەرهاتووە لە بۆ فێرخوازانەی کە تازە مۆڵەت دەردێنن ئەوەش کە تەماشا دەکەن فیدباکێکی زۆر باشی هەبوو لە شەقام. سەرەتا هەر فێرخوازێک کە داوا دەکات مۆڵەت دەربکات سەرەتا دێ لە ئێمە فۆرمێک وەرەگرێ و ڕەوانی نووسنگەکانی دەکەین لە نووسنگەکان 21 سەعات محازەڕەی وەردەگرێن مامۆستای زۆر باش هەموو بوارەکانی هاتوچۆ و بواری سەلامەتی بواری ئاگرکوژێنەوە و هەروەها ئیشارەتەکان و نیکانییان فێر دەکەن لە پاشە 21 سەعاتە 12 سەعات لە شەقام تەدریبیان پێ دەکەن ئەوە ژوا دەکات شۆفێری زۆر باشی لێ دەروچێ لە پاش تەواوبوونی ئەو خولە کە بە هەفتەیەک تەواو بێت دێن و لای ئێمە مەوعیدی امتحانەکانیان لە بۆ دادنی و امتحانەکان کە پێک دێ لە سێ امتحانێکیان کە لەسەر کۆمپیوتەر امتحانەکان تیۆریە و دوو امتحانی پراکتیکیشمان هەیە بەم سیستەما کە زیادمان کردووە لە ڕێنمایەکانی 2024 دەرهاتووە شۆفێری زۆر باشمان بەرهەم هێناوە ئەو شۆفێرانە کە 21 سەعات لە محازەڕەیان وەرگرتووە دەرسیان وەرگرتووە فێری سەبەرگرتن بوونە فێری احترامی خەڵکی بوونە شۆفێرەکانمان کە تازە ئەو لاوانەمان تازە پێدەگان
و مۆڵەت وەردەگرن باشترین سایقیان ئێستا لێ دەرچووە. سەرەتا چوومە بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر بەشی ئینجازە بەش مۆڵەت لێوە دەرفۆرمم وەرگرت وا پێویست کرا کە بچمە نووسینگاتەکان لە نووسینگا هەفتەیەک خوێندم پاشانیش دەستم بە شوفێری کردووە 3 ڕۆژە شوفێریش دەکەم لەو هەفتەی ئاشنابووم بە لۆگۆکانی سەرجادە زۆر شت لەو نووسینگەیە فێر بووم و زۆر لۆگەیان پێ ناساند بوو لەسەر ڕێمایەکانی هاتوچۆ. گۆڕانکاری زۆری بەسەرداهاتی سیستەمە نوێیە پێشترە فێرخواست کە دەهاتە لامان بە ئیجبار نەبوو بەس ئێستا ئیجبارە ئێستا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئیجبار کرایە کە 21 وانەی خونی 12 ساعتیش مەشقە بکە ڕاهێنام بکە. سیستەمی نوێی هاتوچۆ کە تایبەت بە دەرهێنانی مۆڵەتی شوفێری سیستەمێکی نەوەڵەتیە کە گرنگی دەدات بە تاک بە تاچی کۆمەڵگەکەمان بە تایبەتی لە کوردستان. پێش ئەوی فێرخوازان مۆڵەتی شوفێری دەربێنن پێویستە بە فلتەری نووسینەکانی فێرکردنی شوفێری بچن و هەروەها فێری شوفێریکردن بن لە ڕووی فەن و تەکنیک و هەروەها لە ڕووی هونەر و ڕەوشتەوە. دواتر کە تەواو خولەکە لە لای نووسینەکانی فێرکردنی شوفێری تەواو دەکات فێرخواز و قوتابی شوفێرێکی تەواو ژیری دەردەچێت کەمەش ڕنگدانەوەیکی تەواو لە ساڵانی داهاتوو لەسەر شەقامەکانی کوردستان و بە تایبەتی هەولێر دەبیندرێت. زۆر سوپاسی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە گرنگجێکی تەواوی بە سیستەمی هاتوچۆداوە و گرنگجێکی تەواوی بە نووسینەکانی فێرکردنی شوفێری داوە کە هەڵسا بە ڕاستپاردنی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و بە دەرکردنی ڕێنمایی ژمارە 12 ساڵی 2024 زۆر سوپاس بۆ بەڕێبەرایەتی گشتی دیوان کاک دکتۆر هێمن میرانی و بەڕێزان لە بەڕێبەرایەتی هاتوچۆی گشتی و دانەرانی منهەجی ڕێبەری هاتوچۆ. دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک پرۆژە پلان دانرا بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ زیانە گیانی و مادیەکان هەر ئەوە نەبوو کامێرەی پۆینت و پۆینت خاڵ بۆ خاڵ و ئیدی ئەو ڕێکارانەی هەیە لە ناو بەڕێبەراتی دەرهێنانی مۆڵەت چیان کرد گۆڕانکاری کرا لە شێوازی نووسینگەکان ڕاهێنانی فێرخواست ئامادەکردنی شۆفێرێکی تەندروست و سەلامەت بۆ ئەوەی شۆفێرێکی باش بخێنە سەر شەقام ڕووداوی هاتوچۆ دروست نەبێت ڕوو نەدات بۆی ئەم شۆفێرە تەواوی بنەماکانی هاتوچۆ فێر بێت بزانی چییە ئەوەتان پێ دەڵێن بۆ یەکەم جار لە کوردستان بیستار دوای ئەوەی ئەم پرۆژە سۆ بواری بەجێبەجێکردن فێرخواست ئەم ڕاهێنانە کە لە نووسینەکان ئەنجامەدەن بە پێی داتا و زانیێرەکانی ئێمە لە بەرنامەی شوێن 50 پۆلیسی هاتوچۆی هەولێر ڕایدەگەێنێت 90% ئەو کەسانەی لەم ماوەیە لە نووسینەکان ڕاهێنانیان کردووە هاتوونەتە تاقیکردنەوەکان بە ئاسایی دەرچوون یەکەم جارشتیوا ڕوو بدات ئەمە دەرئەنجامی ئەو نووسینگانە چون کە ئەم پلانی حکوومەت داینە بۆ ئەوەی شۆفێرێکی باش بخەنە سەر شەقام بۆی ڕووداوی هاتوچۆ دروست نەبێت دەگوترا جاران فێرخواست هاتووە لێرە مۆڵەتی شۆفێر دەبینێت جاران ڕابردوو گوتیەتی سوکانەکە چۆن ڕاگرم برێککە لەکوێیە لەم ڕاهێنانە شۆفێرێکی باش دروست دەکرێت ئەو گۆڕانکاریانەی ناو بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە بەڕێبەرایەتی دەرهێنانی مۆڵەت گۆڕانکاریەکان بۆ هۆکاری ئەوەی کە دەرئەنجامەکان باش بێت شۆفێرێکی باش بخەنە سەر شەقام و خزمەتی زیاتری هاوڵاتیان بکرێت بە دابینکردنی ئەم سیستەمە تازە و پێشکەوتووە ئەو هەموو ئامێر و ئۆتۆمبیلە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر بەڕێ بکرێن زووتر کارەکانیان ڕای بکرێت ڕۆژانە نزیکەی 500 فێرخواست هاوڵاتی لەم بەڕێبەرایەتیە تاقیکردنەوە ئەنجامەدەن. دەوەی نووسینگەی دەکەوت دەگەڕێتەوە ئێرە 100 ئەوها ناجا دەبێت.